وقتی قطابی لمدرسه نیوزخو یعنی دولتی گلک و کیف خوشم و گلک هر جشن هالووین دیکن و هر جشن همی هوای خوب بیرز دیکن. اوه روژه همه ولایات خارجیت اروپا، امریکی و بریتانیا اوه روژه دینن بجنه هالووین. امجی وکی کو سیستم بریتانی المدرسه بریتانیا نیو دولتی هر سال به مناسبت دینن وکوانه. ئەمڕۆ ڕۆژی هەڵۆوینە من وەک کەسێکی زۆمبی بەشداریم کردووە ئێمە کۆمەڵێک گەنجی خۆبەخشین کە ئەم گروپەمان پێگەێنا و ئەم یاریەمان ڕێخستووە ئەمڕۆ ئەم یاریێژ یەکەم جارە لە سلێمانی ئەکرێ ئەم یاریە لە وڵاتی سوید و هۆڵندا ئەکرێ بەس ئەم ڕۆژی هەڵۆوینە ئەمە یەکەم جارە لە ناو شاری سلێمانی ئەکرێت لە هەر چوار پارچەکەی کوردستان. ئامانجی ئێمە لەم پرۆژەیە دڵخۆشکردنی گەنجە بە هەر شێوەیەک بێواتە بە شێوەیەکی ترساندنە کە ئێستا لە جیهانە نەک تەنها کورد یان ڕۆژهەڵاتی ناوەڕاست حەزیان لە کەشێکی ترسێنەرە ئێمە ئەو کەشەمان بۆ دروست کردوون و ئەو کەسانی کێن بەشداری ئەکەن داخلی فیستیڤالە بن سەرەتا دوای فیستیڤالەکار کاتێ بیانەوە داخلی یاریەکە ئەبن کە لە 3 بۆ 4 دوێنمە 6 قاتە بیناکان دیکۆرێکی تایبەتمان بۆ دروست کردووە کۆمەڵێ زۆمبی زیاتر لە 50 زۆمبی تایە. ئێمە وەکو قوتابی زانکۆ ئەمریکی هەستاین بەو چاڵاشێکە هەر وەکو هەموو زانکۆیەکانی جیهان لە هەموو شوێنێک ئەم شەو ئەم چاڵاشە دەکرێت و وەکو قوتابی خۆم دڵخۆشم لەم بوونەیە ئامادە بوومە ڕاستی هەستێکی خۆشی هەیە و تێکەلایەتێکی زۆرتر پیا دەبی لە نێوان کۆمەلگا هیوادارم ساڵانی دابێت هەر بێتە کردن و پێشکەوتنێکی چاک بەخۆوە ببینێت. ام به خوشحالی نو که عمل کردستانی دیگرن ام به وقتی دا ام یدناف به آهنگ دا و هر راسا تشتکی گله که جوازه کو کس راد بن یعنی خلق راد بید به گهرینا فیس خوب گهرینا شوازه که جواستر در کون بو کیف خوش کردن حوالاتی یعنی بو خوشیه که جبر کو تشتکی جواستی دا گران تایبت ناف کمالگه مدا کمالگه کردواری دا